ام ايرو دچونا حلبچه ازو رنج من حلبچه ندیتیش کوبانی خوازم هر حلبچه بريبا مهاتن بونا ميفاني كاك فريدون نامدار لفي دارين ما شاء الله هم دبينن تجح حناره حلبچه لكاك تشاوي باشي ما نطلع بس تسمع فان حناره دشيني كداري هناري دچين كداري ام هنارنا دشت سليماني كشكل لا كل سنه بعضيكي بو كركوك ولا روجان نزيكي سيتني اشي بو كركوك سيتون بو كركوك اشي دقل اكدو برادري كا خريكين بلام اساتي اشمال سر والله ثاني درويش كدو بتاعي المانيا وقطر كاربان تاكدو سبيني وتاو برادرنا كيستدي ربوت سبيني بو قطر اشي ان شاء الله بنيرنا في حنارين حلبچه دچن حتى المانيا حتى قطر يعني روجك كردكي لالمانيا يعني قطر اگر حنارك خار حنارك خوش بتعموي بزانه بنو حنارين حلبچه بله حناري حلبچه بناوبان گوشتكي چون اسبانيا كان بزيتون بناوبانگن عفرين بزيتون بناوبانگه مثلا خرما بو بصره بناوبانگه حلبجش ابا حنار بناوبانگه كاك فريدون تشزاني مثلا اف حنارك من راكب بتشاو بزاني بأف حنار شيرينه ينطرش او حنار زين شوم زين هناري حلبجه هيك هناري كانت تشيك هي للملس او ملسيه مس كرمانجي مزرع بلام اما باران ليا بهوي برزبونوي استي بلايجر دابزني بلايجر ما كم هنار شي لبي شي كيلو مسكان ان شغل شيك دوره ما بدات شنو بكار كان صار في كوري والله تقريبا 5 سنه خليك 5 سنه ويا بسبوري حنار بله او درمان شو نقول لسان في هارفارد ريسيرش كان كدول لسان انا اخوان هاتين استلا بيجي قنصليه امريكا مستر ستيفن هي قنصليه امريكا بهولر هلا بيجي خوي دا بس يو باسي مشهوريه امها انا عارفك اگر خدينك يعني اگر روجك نخوش كتن ورن جم كاك فريدون حنارا بجن نتش نخوش خاني بدرمان خاني باورتها بس حنار درمان سر قنصلي هولندا لقل دي دبلوماتات ويتانا ما درمانه ما هاتين بس بوي هات برسنا شناتون سي ام بابتان كل زول بلان استيكي اوروبا دانشتن يعني كدول سروي ك مثلا وانا يعني باش كاربار اشتغالك اگر كسي بروجي اشتغالك كهاوكاري كنا بتعبتي لهنار او هنا لفيدري حنارين حلبشن نافدارن بله والجمل الروجافاي كرسان يجي حنارين عفريني جندي باسوتي او جي قالك زور قال عفرنا تقريبا بزيت وزيتونين بله حنارين خوش اوانش هنر خوش او هواكي تقريبا لقل الجامعه تجي او هاي بوي او اوانش ليرة بيضلين حناري سوري بلام سوري نية حناري عفريني استم مصر هنادي يعني مصر هنادي يعني بلا او هناري مصر دنكا كينر بوشي بمويدات الاسودي كيميائي ولا سوري شكليت زور نخوشيه نكوان او با همو بينر بزن نخوشيه درماني بلا اما شنو قلنا يسوي شاخي كاسه وزبيان دشتيكا بالطبيعي درماني بكان يعني ابيت خويت استع علاج حناري شيرين بدي يعني شيرين رنج هاتيه حناري حلبچه جبو دايكا خببه دبينن حلبچه اوجي ما شاء الله جمدي جيب نامدار اولين بنامي نامدار ان شاء الله وتصالي عندك كارجيكي استخدامات الكهرباء الزور باشا سلا سليماني ودهو كولر هيا لا بس لسليماني اما هي تشكر وشتيت يعني حكشتي يعني اما شنو منكي بشكل ها حنارينكو شرابه يجي شربته ودبينن يا حنارا شكل واتشيا الله ببينن حلبچه آوي هناري سرشتي يعني آبا حنارا يا سرشتي يعني شكر وتشتكي مادي حافظتي ذا تنان يكشتي ثاني هذا رابط نتشن بنير تماشوان نيجا مادام حنارين مهنا مادام آبا حنارا يا مهيا كما أمهرن جوالاتي دن جهن دن حنارا بينن وآبا حنارا بينن حطانا رنج كاميرا بينا حطانا رنج كاميرامان في جاري ازي كاميرامان بم برا رنج مودراتور به بينا رنج والله از من هيك سمنيها بتجارب ليش مشكلة بس خوش جارة كاك فريدون نامدار شكر لبرنامج لك الرنج ميوان هو بس يوي كركا امصال بروجاني هناري هلا بزبقن عندك جيك شكر نعم يعني كل برنامجنا انا انزار هناري هلا بزيبه والله البانيا وقطر
ساڵانی پێشوە بۆ وڵاتە بوویانی دیکان زیای ئیمارەتیشمان کرد بەڵام بەهۆی نەقلی جەوی و زۆر گرانە تۆزێک عقلێک بەتۆتە ئیشمان بۆ ئەوێ بەڵام بۆ قەتەر و ئەڵمانیا بە کۆنتینەر ئەی داوای شادی مەشە و شتانە ناکەن ئیشمان داوا کرد زۆر سوپاسی بەڕێوەبەرایەتی کشتتوکاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی کشتتوکاری هەڵبجە دەکەین و جەنابی وەزیر و مدیرە عامەکان زۆر بە پەرۆشەوە هاتن هەفتەی پێشوو هەموو شتەکانیان بۆ تاواکردن و هیچ کێشەیەکمانەوە لە شادی منشە و لە ژووری بازرگانی هەڵبجە و سلێمانی باشە ئێستا بەس بۆ نمونە یەک بەس کۆمپانیاکەی ئەوە نەقڵ دەکات بەس ئێمە یەکەم چونکە هەنار ئەگەر هەنار پرۆگرام ئەو پرۆگرامە نەبێت قاڵ بکەن وڵاتەکان پێکردن بە قاڵ بکەن ئەگەر لە پێشەوە بەیەکتربووی بە یەکەکە نەبێت ناتوانێت ئێستا یعنی تۆ بە ستانداردی ئەوان بە ستاندەری ئامادەیەکی بە ستانداردی ئەوان ئەمە کارتۆنیشمانێ ئەتوانێت کارتۆن بەس وەرە دڵ بخوێن با ئێمە بینێرە بۆی بەرنامە بناکانە بەردەمانە ئەوە بناوی کوردستانە دقەیەکێ ڕەنج کاڤر بگرن بناوی کوردستانە بنێرن حەناری حەلەبچەنە ئەمە هەناری کوردستان ئەمە تاریخین بەسەرچوونی بێس پۆمگرانتز یعنی ئەف حەنارین حەلەبچە بناوی کوردستان دچن دەرمە دچن قەتەر و ئەڵمانیا نەکەک فەریدون ئەمە باشە بەس پرسیارە ڕەخنێکت لێ بگرم بەڵێ ئێستا بۆ ئەڵمانیا و قەتەر و ئیمارات ئاوە جوان حازرەکان ئەی بۆ بە پلاسکۆ بۆ سلێمانیان نێری ئەزاری بۆچی لەبەر ئەوەی تێچوونەکەی بۆ سلێمانی زۆر من یەک کارتۆن دۆلارێکی پێم بەڵام لە سلێمانی تەنێک $1000 ناکە 800 دلاری کاتمن بەس پارەی کارتۆنەکە بەس قسێکی ڕاستەی بۆ ئێرانێ بۆ هەولێر و بۆ دۆکۆ بۆ ئەوانی شەر عین سعر بەڵام تۆی نێری بۆ ئەو وڵاتانە لەوە $2 $3 زیاتر بکە ئەمە بەکە بە فڕۆکەخانەی ئاڕوا بە کارگەکانی ئەمە بە کۆنتینەری لێویستە بە کۆنتێنەری بە کۆنتێنەر باش ئەی بە فڕۆکەخانە بۆ گرانەکەوێت زۆر بەداخەوە زۆر گرانە چەند دیجار محاولە ئۆکشن قسەمانەکەکردن هاوکاریمان بکەن ئێمە هەموو ڕۆژ ئەتوانین تەنتابیستە بنین بۆ ئیمارات بۆ خەتەر هەمووشیان لێ فڕەکە هاوکاری بەبەستن هاوکاریان نەکردین لە ئەڵمانیا مشتری زۆر هەناری کوردستان بەڵێ زۆر بەدڵیان بۆ زۆر دوای وڵاتان تا تێستی نەکەن و کوالەتی کۆنتۆر نەبینێ ئەکسپتی ناکەن ئەوان بە دوای قبولکردن ئینجاکە ئێمە پاش هەنار سەرەی چیە هی کوردستان بدێریتە دەرەوە وڵی ئێمە ئێستا بیریشمان لەوە کردێتەوە مەسەڵەن ترێ ڕەش شار باشەر ترێکی زۆر هاتووە باشتر نەوەی ترێ بەڵام تا ئێستا کەس لەوە ئەوشمان نردووە ئەوشان قبول کردووە چیەڵی بە خەڵکی ئەڵمانیا و کوردەکان و ئەوانە کە بۆی بزانن هەناری کوردستان لەوێ هەیە و تامی کوردستان و بۆنی کوردستانی دەدە فەرمو خۆ قسەیان بۆ بکەن ئێمە بەو خەڵکی کە لە دەرەوەی بە تایبەتی لە ئەڵمانیا پێیان دەڵێن ئیشەڵا لە هەفتەی ئایندەوە یعنی لە سبن هەفتەیەکی پێشێ بگاتەوێ ئێمە هەناری هەڵەبجە شوێنەکەی بڵاوکەین هەر لە ڕێگەی کەناڵی ڕووداوی ئازیز زۆرتوانین شوێنەکان پێ بڵێن ئەو کەسش کە لەوێ هەر دوو کەسی ئەڵمانی و کوردیەکن کۆمپانیان هەیە خۆیان بەسەر شارەکانی مینشن و نازانم چەند شارێکیان دانا و بڵاویکەنەوە ئێمە سەرمان پێوە نییە بەبێ بەرامبەر بۆ شتی کوردی بۆ بڵاوەکەین ئێمە بڕارمان داوە هەموو هەفتەیەک سێ کۆنتینەر بنێرین بۆ ئەڵمانیا لە ڕۆژانی ئایندا ئیشەڵڵا ئەرقەلەوەی کێشێنێتە پێشۆ هەنارمان لە ئەڵمانیا بە تەسویری بەڕێستانەوەی بینن زۆر سپاس کاک فەریدون حەنار زۆر دخوی زۆر دخوی ڕۆژوێنان ناخۆم بەسە نردەخ سەیری کەمینەرانی بەڕست ئەمە کامیان شیرینە و کامیان ترشا ئێستا هەرسێکیان شیرین تامیان زۆر خۆش و کاڵ بێترشەوەی عین نەگەشت ئێستا هەنارمانەیە پیشانتانێم نەگەشت هێشتا ئەv شەربەتە حەنارانەوە بەدخۆن نوشی جام بە ئافیەت شەربەتی طبیعی فرێش سەدی سەد حەنارن سەدی یەک قەتری ثانی تێدا هیچ شتێک یەک قەتر ئاوی تێگەی هەر ئەبێ تا چەندە شەربەتی نامدار تا یەک ساڵ خراپ نابێ بەڵام لەشێت پێی لە مجەمیدان تەقدیمیکی وەکو شیر وایە چۆن دوای 6 ساعت خراپێ مش خراپە بێت ئەگەر لە گەرما بێت چونکە بۆ مادێکی تاکسە بێتە ترش ئەف ژیا منە من هین بە نەخۆریە